لە درێژەی کار و چالێکیەکانی فیستیڤاڵی گەلاوێژ بەرهەمەکانی هەریەک لە نووسەران شێرزاد حەسەن تەهای نەهایی و نەزەند بەگی خانی چاپکراو لە پێشانگای کتێبی فیستیڤاڵی گەلاوێژ نمایشکران. من زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لێرەم لەگەڵ هزروان و جوان نووسانی ئازیز عەتا نەهایی و کاک شێرزاد حەسەن. دیارە من لەلایەن چاپەمەنی مانگەوە داوەتم بۆ پێشانگای فێستیڤاڵی گەلاوێژ بۆ واژووکردنی کۆی بەرهەمە شەعریەکانم کە چاپەمەنی مانگ 2 ساڵ پێش ئێستا چاپی کردوتەوە کە بریتیە لە سەرجەم دیوانەکانم تا ئەو کات تا 2019 شعرەکانی ئەم دواییەی منیانتیانیە ئەم کۆی بەرهەمە شەعریە، بەڵام دیوانەکانم دوێنێ سبەینێ ستایش شغیابێکە ئیلهام ڕایدەژەنێ پیاسەیەک لەگەڵ جۆن دۆن و زەنگوڵی وتن ئەمانەی لە خۆی گرتووە. ئیتر شعر حەقیقەتی منە لە ڕاستیدا، لەوێدا دەڵێم دابەش دەبم لە نێوان وشە و ڕنگ، سیمام لە ڕنگدا بەرجەستە دەبێ و حەقیقەتم لە وشە. ئیتر من ئەمڕۆ ئەمە حەقیقەتی منە لێرێ، زۆر زۆر خۆشحاڵم. بەخێر بێن. ئەوەی ڕاستی بێ نەشرەی مانگ ساڵانێک لەوە پێش کتێبەکانی منی هەر 6یان چاپ کردوێتەوە. ئەمە چاپی دووهەمیانە و بە بۆنەی ئەم هەم فستیواڵی گەلاوێژەوە و هەم پیشانگای کتێبەکانەوە ئێمەیان داوەت کردووە کە من لە خزمەتی کاک شێرزاد و نەزەند خانمی داوەتیان کردوین کە دانیشین و ئەگەر کەسێک حەز بکا کتێبەکانی بۆ ئیمزا بکەین و ئەگەر پرسیارێ شتێ لەبارەی کارەکانمان و کتێبەکانمانەوە ببێت وەڵامی بینەوە.